منش ئامۆژگاریەکەم لەی وەرگرت زۆر زیرەکتر بووم شتێکی زۆر جوانە ڕۆژێکیاندا پیرم پێی گوتم گوتی ئەتنان وەرە گوتم بەردا پیرە گوتی ها ئەوە دەپست دەمێ بڕۆ بای دەپست جەنزەفیلم بۆ بینە گوتم باش چوومە بازار ناو ئەنتارەکان زۆر ناو بازاڕیشم کرد هەمووشیان دەناسم یەکەمی دوکان تازە کردیەوە دانیشتم و چایە دەخوارد ئەوەی تەنیشتیشی تازە دەیکردەوە وەڵا دەستم لێدا دەزانمەوە جەنزەفیل هەمووی دەناسم دەستم لەسەردا نەگوت مامە بای دەپست جەنزەفیلم بدێ دەستی لەسەر سەرمدا نەگوتی کوڕم بابم ئەها ئاوڕێکی لێداوە گوتی ئەو توانە تازە کردیەوە بڕۆ لەو توانە بکڕە ئەوە دەدات ئێستا منش پێم سەیر بوو مامەخە ئەو جەنزەفیلەکەوە تا لۆ نامدەیە دەستی لەسەر سەرمدا نەگوتی کوڕم بابم ئەمە سفتاام کردێ ئیشم کردێ بۆ بەیانیە بەس ئەوە تازە کردیەوە بڕۆ لەوی بکڕە ئەوی سفتاع کردێ بکە من زۆرم پێ ناخۆر و داکە گوتی بڕۆ ئەوە ئەگەر نەی بۆمە دەدەمێ وڵی دەسو منش ئامۆژگاریەکەم لەی وەرگرت زۆر زیرەکتر بووم شتێکی زۆر جوانە یارمەتی جیرانەکەی خۆی دا ئێستاش چاکە لەگە جیرانەکەت دەکەی خراپە لەگە دەکات ئەو بابند نەما خۆزگەم بە جاری پێشان ئێستاش کابرا توکاندارە لە پێشی بڕۆ سنگێک ئەشیادانێ بیفرۆشە دەرت دەکات بەڵام جاران دەگە وەرە کوڕم بینە پێشکۆنەکەی خۆم دانێ وەرە پێشتر بەسای ئەو کابرا سەریشی بەرەسک دەبوو بازارێکی زیاتر دەبوو بەڵام ئێستا نەخێوە نیە ئێمە خۆرین یەکدی دەخۆین